لە گەرمەی قەیران و ناکۆکیە سیاسیەکاندا یەکێتی و گۆڕان هەنگاوەکانیان بۆ لێک نزیک بوونەوە و ڕێکەوتنی سیاسی دەست پێ کردووە و بڕیاریان داوە پەیوەندیەکانیان ببەنە قۆناغێکی نوێوە. ئەمەش پاشەوەی لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بزوتنەوەی گۆڕان بەمبەستی لێک نزیک بوونەوەی زیاتر و تەنانەت ڕێکەوتنی سیاسی چەند پێشنیارێکیان ئاراستەی مەکتەبی سیاسی یەکێتی کرد. لە دوایین کۆبوونەوەی هەردوو لاشدا بۆ هەمان مەبەست یەکێتی چەند پێشنیارێکی خستووەتە بەردەست بزوتنەوەی گۆڕان بە وتەی ئەم ئەندامەی سەرکردایەتی یەکێتی کە زۆر جار لە وەفدە دانوستانکارەکاندا دەبینرێت. هەردوو پێشنیارەکە لە یەکەوە نزیکن و چاوەڕێ دەکرێت زۆر نەبات ئەنجامی ئەرێنی بەدوای خۆی دابێنێت. برادرانی گۆڕان پەیپەرێکیان پێشکەش کردین خۆیان ناویان ناو پێشنیار چەند پێشنیارێک بۆ ڕێککەوتنی سیاسی. کاتێک ئەو پەیپەرەمان خوێندەوە کۆمەڵێک بیر و بۆچوونی سەبارەت بە شێوەی ڕەخستنەوەی پەیوەندیەکانی نێوان هەردوو لە تیابوو نزیک بوو زۆر لەو پەیپەرەی کە ئێمە پێشکەشمان بەوان کردبوو. ئەوەی ئێستا کاری بۆ ئەکرێت ئەوەیە کە ئەم لێک نزیک بوونەوەیە لە چوارچێوەی ڕێککەوتنێکی نووسراوە ڕێک بخرێت. وتەبێژی بزوتنەوەی گۆڕان بۆ چوونی بزوتنەوەکەیان دەربارەی لێک نزیک بوونەوەیان لەگەڵ یەکێتی ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت. هەنگاوە کردارەکانیان بۆ لێک نزیک بوونەوە و ڕێکەوتنی سیاسی لەگەڵ یەکێتی دەست پێ کردووە. دەشڵێت تەنانەت ئەگەری یەکگرتنەوەیان ئەستەم نییە بەڵام ئەوە بەندە بانگاوەکانی ئایندەوە. ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان چەند بنەمایەکەیە کە ئەتوانین ئێمە ڕێکەوتنی سیاسی لەسەر بینا بکەین و ڕێکەوتنی سیاسەکەی ئێمە نزیک بوونەوەکەی ئێمە هەر شتێک بکەین لەسەر ئەساسی ئەم بنەمایانە کاریگەری ئەبێ لەسەر کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان. ئەوەی ئێمە دامانەتە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند بنەما و میکانیزمێکە بنەماکان لە ڕێکەوتنی دەباشانەوە لە پرۆژە پێنجخۆڵیەکەی پێزلایەنە سیاسیەکە و لە هەندێک تێڕوانینی مشتەرەک و جیهانبینی مشتەرەکی بینی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان ئەو پێشنیارەمان داوەتە ئەوان و ئەوانیش ئیسیجابەی باشیان هەبووە. هەنگاوەکانی تاوتوێکردنی ئەو پێشنیار و بۆ چوونانەی ئێمە و ئەوەی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش چۆتە بواری جێبەجێکردنەوە و زۆر بەجددی ئیشی لەسەرەکەین. بەوتەی بەرپرسانی باڵای یەکێتی و گۆڕان پاش چەندین قۆناغی جیا لە پەیوەندیەکانیان هەردوو لا گەیشتونەتە ئەو بڕوایی بۆ ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان گرنگە پەیوەندیەکانیان بەهێزتر بکەن و لە چوارچێوەی لێک تێگەیشتن و ڕێکەوتنی سیاسیدا ڕێکی بخەنەوە. یەکێتی و گۆڕان دەیانەوێت پەیوەندیەکانیان ببەنە قۆناغێکی نوێوە بۆ ئەمەش هەردوو لایەن ڕەزامەندیان نیشان داوە. ڕەنگە لێک نزیکبوونەوەی ئەم دوو هێزە سیاسیە کاریگەری ئیجابی لەسەر پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانی ترە بێ بە جۆرێ هەنگاوێک بێ بۆ ڕەوینەوەی بەشێک لەو بارگرژێ سیاسیانەی کە ماوەیەکە بەدی دەکرێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.